لێرە پرسە کۆمەڵایەتیەکان ئەرکێکی گەورەی ئاینی و مرۆڤین. 6 ڕۆژە خەڵکی هەڵەبجە خۆبەخشانە بە دوای ئەو گەنجەدا دەگەڕێن کە لە سازان خنکاوە. ئەم دیاردەیەش بۆتە جێگەی باس و هاوڵاتیانی هەڵەبجەش دەڵێن ئەمە ئاماژەیە بۆ بوونی یەک گیان و ڕۆح لە ڕوودا و کۆستەکاندا. یعنی سەم خەڵکە لێرێ هیچ بەرژەوەندێکی نییە، هیچ مەسلحەتێکی نییە. کابرا هاتووە ڕێگەیەکی ناخۆش و بەنزین سەرفەکە و پارە سەرفەکە و خێرخوازێک هاتوو مەسەڵەن نان و خواردن خوان بۆ خەڵک دروستەکە و ئەوە هەمووی ڕۆحێتی برایەتی موسڵمانێتی دڵهێنان وەکو لێ هاوکاری یەکتر و هەماهەنگیکردن لەگەڵ یەکتریایە. ئومێدەوارم ئەم کارەساتش کە لەم خێزانە بەڕێزە ڕووی داوە خوای گەورە دڵیان خۆشکا و ئەم برا بەڕێزەمان بدۆزرێتەوە و ئەوان کۆتایی بە زەحمەت و عەزیەت و مەینەت و خەفەتەکەیان بێ. یەکێ لەو جوانانەی بەدەوەبوون لە هەموو ئەو ڕوودا و حەدەسانەی کە لەم ناوچە ڕوودەدەن لە بوونی پرسێک یاخود لە بوونی حاڵەتێکی ئاوا ئەو ڕۆحەتە مرۆیی لێرە ئەبەدیەکەی لە ڕاستیە ڕۆحەتێکی زۆر دەگمەنە، ڕۆحەتێکی زۆر تایبەتەکە. ئومێد دەکەم هەموو لە چاو لێن ڕۆحەتەکەن کە لەم ناوچە بزرێ. پەروەردەی ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەت ئەو دەلاقە و دەواازە ناوازەیەیە کە ئاسۆکانی مرۆڤایەتی لێوە دەبیندرێ و ڕەونەق بەژیان دەبەخشێ. ئەماش بە ئاشکرا بەڕوونی لە ناو خەڵکی هەڵەبجەی ئیسلام دۆزدا ڕەنگی داوەتەوە. الحەمدولله ئابینین ڕاستە کاگیوسف لێی قەوما و کاکە باوانی لەدەستداوە، بەڵام هەموو ماڵێکی هەڵەبجە هەموو ماڵێکی شارە زور و هەورامان هەتا ئەگاتە ڕانیە و هەتا ئەگاتە سلێمان و شوێنەکانی تر هەمووی وازانێ کوڕی خۆیەتی هەمووی وازانێ لە خۆی قەوماوە. ئەمە بەڕاستی مایەی دڵخۆشیە ئەو میلەتەی ئەمە یەک گیان و یەک ڕۆحە. هیوادارم ئەوە هەمیشە بە زینوی بمێنێتەوە ئەو ڕۆحە. سواز بۆ خۆی گەورە ئەم دینەی بۆ ئێمە هێناوە کە ئەم برایەتی و خۆشەویستی و هاوڕێتی و هاوڕایە پێکەوە ئەنجام دێن و بگەین بە ڕێگەی ئەوەی کە کار ئاسانی بکەین بۆ کەسوکار و خۆشەویستامان لە هەر کارەسات و لە هەر ڕووداوێکە ڕۆدا. ئەوەی لە کانیاوی پەروەردەی ئیسلامی تێراو بوو بێت ناتوانێت ئاوێتەی پرسە کۆمەڵایەتیەکان نەبێت و نەبێتە بەشێک لە ئازاری کۆمەڵگەکەی. ئەمە لە ڕووداوی خنکانی منداڵێکی عەرەب لە زەڵم و ئێستاش لە دۆزینەوەی تەرمی باوان یوسف لە سازان و لە نێو خەڵکی هەڵەبجەدا ڕەنگی دایەوە. لە ئازار و خۆشی و ناخۆشیەکانیاندا پێکەوەن و دەبن بە چەتر و سێبەر بۆ یەکدی. هاوکاری و بەدەمەوەچوون و نیشاندانی دڵسۆزی دەکەنە ساڕێژی برینەکان. ئەمە سیمارە جوان و ناوازەکانی خەڵکی هەڵەبجەیە کە پێی دەناسرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.